خۆ وەختان و خێر ئومیدوارم کە لە هەرکوێیان ساق و سەڵامەت بوون. ئێوە دیتان دوێ کە جەماعەتە پەکەکە لە سووریە ئێعلامیان کرد کە هەم لەگەڵە دەوڵەتە نوێ هاوکاری ئەکەن، هەم دژی هەر چەشنە پارچەکردنێکی سووریەن. ئەلبەتە تەبیعەتەن کەسێ ناپرسێت کە یعنی لە بەرامبەر کێ مەسەڵەن کێ تێت سووریە پارچە بکات تا تۆ دژی بوویت یا دژی نەویت. ئەمە داستانەکە گاتە ئەوێ کە ئێمە لەم دەورانە کە خەریکین ئەژین خەڵکانێکی بێچیرۆکین، خەڵکانێکی بێداستانین. بۆیە وەختی قسە ئەەکەی مردمێک کە داستانی نەوێت، مردمێک چیرۆکی نەوێت، مردمێک کە قارەمانی نەوێت، مردمگەلێکی بچووکە. بە قەوڵە ئینگلیسیەکان قەبایلە قابل ئستعمارە، بۆیان فەرق ناکە کێ بەسەریانەوە حکوومەت بکات. بۆ خاتریەوەی ئەم مەتڵەبە بە وردی باس بکەم، گەرەکمە کۆمەڵێ مسالە تاریخی بێرمەوە. ئێوە ئەبیسن کە گویا وڵاتە ئێمە 1400 ساڵە لەلایەنە فاتحانە دینە ئیسلام و فەتح کریاگە. مردم ئێمە بوونە موسڵمان. تۆ ئەبیسی کە ئەم سەرزەمینە کە ئێمە تیا خەریکین ژیانەکەین ئیمپراتوریهای گەورە گەورەی جۆرا و جۆری مەمالیک و تورک و سەلاجقە و خلافەتە ئیسلامی و ساسانی و ئەشکانی و ئەمانەی پێچووگە. لە شەرەفنامەیشا ئێژێت کە کورد مردمانێکی غارەتگەر، تاراجگەر، چەتە، سەرەگەردەنە بگیر و بە فیتنەی چکۆلە جنایەتە گەورەکەن. ئەمام تاریخی ئێمە هیچ قەهرەمانێکی نییە، هیچ پاڵەوانێکی نییە، هیچ ئینسانێکی نەوگە کە بڕوات وڵاتانی تر کەشف بکات، کە حەز بە شارێکی تر بکات، حەز بە ژنێکی زەریف بکە. چمانی لەم سەرزەمینی ئێمە فقط حەز بە دۆی ناکەین، حەزمان لە بزنووگە. هیچ وەختێ دڵمان پێیان نەوگە کە ئێمە ئەحیانەن لە فەتحە ئەندەلۆسا بووین. جالبە ئێمە 1400 ساڵە بووگینە موسڵمان، ئەمما یەک عەشیرەی کورد، دوو عەشیرەی کورد جەهاد ئیسلامی ناکات لە ڕێی خوا فی سەبیل الله بڕوات ئەندەلۆس بگرێ. هەر بە ناوی غەنیمەت و بۆ چەتەگەری بە ناوە خواوە. مردمە ئێمە لە دەورانە معاسرا فێرە جەهادەون. بۆیە ئەو ڕەحمانە فەتاحی لە مەهابات هەڵەسێ ئەڕوات لە سووریە جەهاد بکات. کێ ئێمەمانانی لە عەسرە معاسرا دروست کردە؟ ژیانە ئینسان هیچ شتێک نییە بێجگە لە چیرۆک نەوێ. سینەما، تەئاتر، داستان، سریال، هەڵقە گشتی چیرۆکە. تۆ ئەڕۆی پوڵەدەی وەخت دائەنێی چیرۆک ببیسی. هالیوود چیرۆکە. بۆ کەسێک لە مقابڵە حرەکاتە پەکەکە لە سووریە قسە ناکات؟ بۆ لە ناوە کورد کەسێ خۆی وە پیاگ و گەورە نازانێت؟ چون تۆ داستانە گەورەیت نییە. چون من لە ئاخێزنامە لە چاپتەرە دوا باسەکەم کە هێگل ئەژێ دەریا بێنەهایەت ئارام و لەسەرخۆ و نەرم ئەنوێنێت. هەر ئەمە دەریا ئەکات بە خەتەرناکترین عونسورەکان.
كشتي نهاية الشهامة قوري في البازي إنسانة من نازانم چۆنە لە فەرهەنگە ئێمە ئەدڤەنچەر بوون ماجەراجوو بوون لە فەرهەنگە ئێمە خەلاق بوون خیاڵ پەرداز بوون من ئەکرێت خیاڵ ئەکوژن ئینسانە بچووک بچووکە نۆکەر بۆر دروستەکەن ئەخلاقیاتە کۆیلە بڵاوەکەنەوە بۆ من جالبە تاریخ ئێران وا ئەم کوردە ئەی خوێنێ و حەزی پێیەکا و سەفەویە و فرە موهیمە و ئێرانیەکان بەڕاستی و ئیمپراتوریان بووگە قەزوێن ئەسفەهان طبق گفتەی خۆیان پایتەختە سەفەوی بووگە طبق گفتەی خۆیان ئەسفەهان 1 ملیۆن نەفەر 500,000 نەفەر جەمعیەتی بووگە ڕەونەقی بووگە بازرگانیە جەهانی تیاوگە براکانە شێرلی لە زەمانە سەفەویەوە تێن عەباس ئەمانەت کتاوێکی نووساگە لە ڕەونەقە ئێرانە مۆدێرن لە عەسرە سەفەوی دەست پێکە بۆ من خەیرێ جالبە چۆن قەبایلە کورد کە دوور نیەن لە ئەسفەهان کاکە ئامریکانیە خۆ کریستۆف کۆلۆمبی ئەسفەهانەوە لە پاڵی دەستا بۆ من قابلە تەعەجوبە چۆن تاریخ گوزارش ناکات دوو عەشیرەی کورد چوویەتە ئەسفەهان بۆ تاڵانی تەڵا بدزێ زێو بدزێ ژنە زەریف وە کەنیزی بگرێ بیدزێ 20 دەحفە ئەسفەهان تاڵان کەن ئێوە بە پێشچاو خۆتان ئەوێنن شتێکیان دروست کردگە بە ناوە دیوارە چین کە گویا ئەم دیوارە چینە بۆ بەرگرتنە بە حملەی مۆغۆلە چین تاراژ نەکا ئێمە لە ناوە تەمامەم شتانەی پێژن شار دیوار ناوێنی چمانی چەتەیەکی تیان نیە ئەم سەرزەمینە کەسێکی تیان نیە بخواتە قات و قڕی ئەیدێ ڕووتۆ کاتەوە تا ئێمە چواردانە داستانە گەورەمان بوێت بۆ ئێوە جالبە ئێمە لە عەسرە معاسرە فەقە خولە پیزە ناسین خولە پیزەیەکمان نەزەی ناسین عەزیز ئێمە شعرێکی پوشکینمان تەرجمە کردگەسۆ بەناوە پیرە هەڵۆ شعر ڕووسە هەنە پوشکینە لە ئاخرەوە ورد و درسمان ئەنووسین لای هەڵۆی بەرزە فڕی بەرزە مژی چۆن بژی شەرتە نەوەک چەندە بژی واقعەن تۆ حاڵیت ئەوێ بەرز فڕین یعنی چی؟ کەی کورد ئەم قسەکە وەختی گەرەکی بوێتەوە گوریلا بڕات لە پشتە بەردێکا لەو شاخ و داخە بیکوژن تۆ زانی بەرز فڕین یعنی چی؟ بەرز فرین یعنی ئەوەی کە تۆ دنیا بدڕیایە باتای تا ئوروپا بگرت هەیە جاران سروەت بە دوو شت بەدەسات یا بە بازرگانی یا بە تاڵانی تەمامە دنیا وای کردگە دەی ئەمە تۆ دوو نەتیجەی تیاگری یا ئێمەی کورد بەشەر نیەین و ئەسڵەن ئەم اتفاقاتمانە تیانە کەوتگە یا کولەن لە مێژوو سڕیاگینەوە و ئێمە مەوجوداتە ترێکین ئەمڕۆ سارد بوو من لەبەر ئەم بەفرە ئەڕوویمە ڕێوە تەنیا شتێکە بە زەهنەمە هات شعرە زمستانە ئەخەوانە سالس بوو یا ڕۆمانەکانە ڕووسیە من هیچ چیرۆکێکم لە بەور نەبوو
بزانن تۆ حەیرەت ئەەکەی لە میزانە بچووکیە کولتورێکە تیا زندگیەکەی. کابرا هەڵەگەڕێتەوەژێ سووریە پارچەرەکەی سوعالی لە یەکەیەکی کاکە تۆ بۆ ناڕوویتە دەمەشق؟ ئەگەر تۆ بە کرێگیراو نەبووی کورد نابوودکەی، تۆ بۆ نەڕووی دەمەشق بگری و بۆ بڕێنە دەمەشق؟ ئەی بۆ نەڕوویتە دەمەشق؟ بۆ تۆ زوانە نییە، بۆ تۆ تەماعە نییە، بۆ تۆ شەهوەتە نییە. کاول ئێوە ورد و درستان حەملەوە کۆمونیزم ئەکەن گویافرە نێئۆلیبراڵن. نە لە کۆمونیزم حاڵیتان بووگە، نە لە سەرمایەداری حاڵیتان بووگە، نە منافع ئەناسن، نە بەرژەوەندی ئەناسن. کاکە ئێوە سەخیفن، ئێوە مزورن، بە کرێگیریاگن، پیای گەورەتان تیا نییە. بۆ حەز ناکەی بە سەواحلە دەمەشق؟ نزار قەبانیە و گشتە شعرەی بە باڵای کچە زەریفەکانە دەمەشقانە وتکە ئەحیبەنی. تۆ بۆ لە وەسەتە دوودانە دار زەیتونا گیرە کردگە لە حەسەکە. خۆشی چیە حەسەکە؟ دەبێژن شام شکرە، وڵاتم شیرینترە، وڵا درۆکەی، وڵا حەڵاڵخۆری کەم دەسەڵاتیە، وڵا ئێوە گشتان بچووکن. شام شەکەرە، ڕوم لە شام دانیشم. ئەوە ئێمە نەمانتوانی لە وڵاتە خۆمانە ژیان بکەین. جی لە ئێمە ئاوارە بوو لەبەر خاترە مبارزات، جی لە دوای ئێمە وەفور بۆ خۆشی هاتە ئوروپا، وە پێتێ وە سوارە قاترتێ لە ناو تونە لە کاناڵە مان شاتێ بە بەلەم تێ خەریکە خۆی ئەدڕێ بێتە ئوروپا. یعنی چی دەبێژن شام شەکەرە، وڵاتم شیرینترە؟ دێگە شیرینترە بۆ تی بۆگرا، دێ ئەگەر ئەو شەکەرە بۆ ناڕووی بۆوێ. یعنی تۆ حەیرەت ئەەکەی، تۆ گەرەکتە فیلمێ دروستکەی لە ناوم کوردەوارە نازانین دەست بۆ کامە داستان بووی. من نازانم کەورە بۆ ڕوا دەرسە خوێنی، تو بۆ ڕۆیتە دانشگا بۆ پوڵ خەرجەکەی. مەگەر تۆ ئەقلیشە بەوە ئەگا ئەحیانەن بووی تۆ ئەلەکساندر فیلیمینگ، بووی تۆ ماری کوری، حەدە چییە؟ ئەی بۆ ئەگاتە ئەگرانایەژن حەدمان چییە؟ بۆ گشتان تەوەهم لێتانی داگە زانکۆ و شەهادە و ئیستەی چ جەهانە ئیسلام ئیمام محەممەدە شافعیەکی تر نایێرێتەوە، ئەبوو حامدێکی غەزالی تر نایێرێتەوە. تەمامە بەحسە منە مەسە من حەیرەت ئەەکەم لە گەلە کۆمەیەک لە مردمی گەلێکی کۆی لە دروستکە. کاکە گیان ژیانە ئینسان چیرۆکە، رابطەی من و تۆ چیرۆکە. تۆ کە ناوت ئەحمەوە چیرۆکی ڕەوایەتێکی لە ئینسانێکە ئەژی لە سەرم زەمینە. ئێوە بوو فاقدە چیرۆکن، بۆ ئەوەی گەورەی وێتفی تێکەن. بزانە کاکە گیان کورد ئێژێ حەڵاڵخۆری کەم دەسەڵاتیە. کورد ئێژێ پشیلە دەسی وە گۆشت نەیەگەی ئەیو پیف بۆی تێ. ئێمە مانان وەختی دەستمان بە شتێ ناگات تەرجومانە خۆمان لەو شتە ئەگۆڕین. پشیلە خۆراکی گۆشتە، بەڵام دەسەڵاتی نییە تەهیەیکە مەجبورە خوی خۆی بگۆڕێ. بێژە گۆشت بووی تێ ناخورێ. یعنی چۆن من لە دیبەیتەکەی ترا بانگەوازێکم کرد، وتم هەرکە خۆی بە پیا گەزانێ لەم سەرزەمینە، خۆی بە گەورە ئەزانێ، سات و سەودای گەورەی هەز. با ئێمە بیان ناسین، با بزانین سوحا ئەگەر هەلە دەوڵەتە ئێرانی ڕوویدا کێ بکەینە سەرۆکە ئێران، کێ بکەینە وەزیر، کێ بکەینە دیپلۆمات. ئێوە پیاگێکتان واتیا بڕوا لە بەغادانی شێخۆی بکاتەوە ڕئیسە عێراق، جێگەی سەدام حسێن بگرێتەوە؟ پیاگێکتان واتی ئەو ئەحساسەیەتی ئاوێت؟
چون سەخیفی بچووکی نا من هەر حەزەکەم لە ناویم کەژوکێوە دانیشم بۆ خۆم بەڕوو بخۆم. یعنی چۆن تۆ هەوەس ناکەی بڕۆی لە سەواحلە مەدیتەرانە لە دەمەشقا دانیشی حاکمت دەمەشق بی. ئێوە ئەم تاریخەتان یەک نەفەری واتیا گوزارشیەکە بە ناوە سەلاحدین ئەیوبی. کە ئەڕوات بە عنوانە مستەشار و یارمەتیدەرە فاتمیان لە مسرە هەکیانەکە لە سەڵاتیان ئەگرێت. تێت منتەقەی ئورشەلیم و قودس و دەمشقیش تەواو ئەگرێت. وا دیارە هەر ئەو پیاگوگە وەگەنە تاریخە هیچ گزارشی نادات. بزانە کاکە گیان تۆ وەختی دینێک هەڵەبژێریت دین هاوکاری تێرێت. ئەمە نییە دوگمەتیزم بێرێت. دین چیرۆکێکە. ئەم چیرۆکە ئەتوانێت ملیۆنها ئینسان هاوکار بکات تەک یەکتریە. بۆیە عیدەیەک کە شتێکەکەن بە خودا تەنیا متمانەیە کە بە یەکتری ئەکەن لە ڕێگەی ئەو خوداسە. تۆ مسلمانی منیش مسلمانم بە یەکتری متمانە ئەکەن تا هاوکاری دروستکەن. جالبە ئەگەر ئێمە 1400 ساڵە مسلمانین ئێشێ چون شەڕکەر و چەتەویش و چەتەوگین تبقە گزارشە شەرەفنامە تەمامە جەهانمان فەتح کردە. بۆ ئێوە جالبە کە هندوستان ئێشێ کاورای مغول بێت مسلمانی بکە. ئێمە ناڕوین بە بەهانەیە مسلمان کردن و شەڕ لەگەڵ بوتەکان ئەوانە هندوستان تاڵانکەین. دێکاکە یان یا کولەن مێژووی ئێمە سڕیاگەسۆ هەرچی گەورەی ئێمەس کوژیاگە چیرۆکەکانیشیان دەستکاری کریاگە مشتی هاوردەیان کردگەوە سەربوت تا ئەدەبیاتە سەخیفیە بۆرانەت بۆ بهۆنێتەوە. کاکە بۆ ناڕۆی بۆ دەمەشق نەوەڵا خۆی ئێمە داگیرکردنین کورە کاشکای داگی کەروایەتە ناوسکت بۆ ڕێ. یعنی چی من داگیرکردنیە؟ تۆ وە نۆکەریە ئامریکا هەڵۆ ئەخەیتۆ وە مزوریە ئامریکا فوت سۆڵجەربوونە ئامریکا گەشتکەش باڵاکەی. ئامریکا دنیای گرتگە دنیای گرتگە. ئیسە تۆ نەوگەرەکە بوویتۆ ئامریکا. بۆیە لەم سەرزەمینە وەختی لێتە قۆمێ هیچ کەس پێی بینەوە. مناڵتان بۆ ئەوێ بۆچی کۆی لە دروستەکەن؟ گەورەی بە عەقڵە بە ئیرادەسە. ئیرادە لە تەشخیصە خاس و خراوتێت تا شتێ ئەوێت و ئیرادە ئەوەی عەقڵی نێوێ شەڕیش ناتوانێ بکە. ئەمە عەقڵە تۆس کە ئەتوانێ فەرمان بەم پەنجەی تۆ بە بزانێت تۆ ئەو پیاگە هەی ئەم فیشەکە بتەقێنی تەبعاتە تەقاندن ئەم فیشەکە قبوڵەکەی وەگەرنەوە حکوومەتە ئیقلیمە کوردستان 200,000 نیرو مسەلحی هەست. ئەوە نادرووسەکانە پێکاکە لە سووریە 150,000 نیرو مسەلحیان هەست. عەزیز تۆ سەخیف ویت وەیتە کەربارە ئەسلحە پێوێ. من ڕۆژە ئەوەڵ وتم ئێوە ئەرتەشە ناتۆتان پێبەن فاسدن بەرساختن بچووکن بەچکە بورن کۆی لە خەسڵەتن ئێوە. یعنی بووگە ئێمە بخۆینە قات و قڕی پەلامارە چوار وڵاتمان نەداوێ ڕۆمان لە دەریاکان نەکردوێت بەرەو هندوستان نەچووبین بەرەو رووسیە نەچووبین بەرەو ئوروپا نەچووبین بەرەو ئافریقا نەچووبین. چۆن ئێمە لە فەتح و فتوحاتە ئیسلامیان نییەین؟
ولی 1400 ساڵ مسلمانی چۆنە هیچ تاڵانیەکمان نەکردگە بوو دانمانە و حەزمان لە ژن نەکرد لە پوڵ نەکرد. من ئەم قسانە ئەکەم بەدەمە ئەم ڕێگاوە لە ناوم هەوای ساردە تا ئێمە متەوەجێ بووین ئێمە لە کەیوە سەخیف بووگین و نابود بووین. چه ئەرزشێکی هەستەوە زوانە دایکە قسە بکەی یا قسە نەکەی وەختی سەخیفوی. عزیزگان تەمامە ئێوەمانان لە دنیای فرسەتەکانە ئێمڕۆ ئێژن ئینسانێکی خەلاقوێ، ئینسانێکی بەرزەفڕێ. بەرزەفڕ یعنی چی؟ ئەزانی بەرزەفڕ یعنی چی؟ بەرزەفڕە و کاوراسە وا خۆی ئەخاتە ناوە بەلەمێک سەر ئەنێ لە ئۆقیانوسێک کە نازانێ بنیوا لەکوێ تا ئەڕوا ئەمریکا ئەدۆزێتەوە و سەپتی ئەکا بۆ ئیسپانیا. بەرزەفڕە وەزە ئەو بەرزەفڕە. ئەگەر خەڵکانی تر کۆچیان نەکردایە ئەقڵمان بوو بەرەو ئوروپا بین. ئایستە گشتی وەکو گەلەگال خەریکەتێت پس ئێمە نەتیجە ئەگرین ئێمە دووچارە مەرگ ڕۆحی کریاگین لە بۆمبە شیمیایی و بۆمبە ئەتۆم خراوترمان لێ دریاگە. نەواینا خاستر و تابواینا بۆیە دەسەڵاتمان لێ نایەتە دەرەوە، بۆیە پیاگی گەورەمان لێ نایەتە دەرەوە. من تەحەداتانەکەم یەک پیاگیتیان نییە خۆی بە پیای گەورەیەک بزانێت، پێی وابێ ئەتوانێت ئێران ئیدارەکە، ئێران بگرێ. یارانە ئێمە ئێژن تاران ئەگرین کاورای ئەحمەقە کورد دەمپانەوە کاتەوە. بۆ ڕۆڵەگیان ئیرادی چییە؟ سات و سەودا و خیاڵکردن چی ئیرادی کێز؟ ئێوە خیاڵیش ناتوانن بکەن؟ ناتوانن؟ خوا دروستانی کردگە بۆ حەماڵی و کۆڵبەری، دروستانی کردگە بۆ مزوری بەم ئەدەبیاتە سەخافەتە. لەذا تۆ ئەوێنی ئتفاقی لە کووردا کەوتکە. کورد بێسەر و بێگەورە و بێقەحرەمان و بێداستان بووکە. داستانێک کە بۆ کورد دروستیان کردگە داستانە سەخافەتە، داستانە شکەستە، داستانە هەڵاتن و تەجاوز پێکریاگیە. داستانە تۆ نادیا مرادە، نادیا مرادی وا پانیە کاتەوە. ئەمڕۆژ ناڕوا شکات بکە بێژێ من جایزەی سڵح نۆبڵم گرتگە موردە تەجاوزە سەلەفیهای تندڕە واقع بووگم بێت لەو جایزەی تەجاوزیە ئێستا استفادەی تەبلیغاتی بکە. وای تەکیو خانمە نادیا مراد قەحرەمانە تەجاوز پێکریاگی. من نەموت تۆ پێت بەری نەخوارگە تەجاوزە پێکریاگە نەموت. تۆ وا نەمایشت بۆ خۆت دروست کرد و خەریکوی ئەویت بۆ مودل بۆم ژنانە کە گشتیان حەسەت بخۆن بۆ تەجاوزیان پێ نەکریاگە. لەزایەوە دیتان من 10 ساڵە پێش وتم ئەمانەی پەکەکە هاتکن کوردستانە داگیرکریاگە لای کۆرپۆرێشنە سووری نابودکەن. خەڵکەکەیان کۆشتە، خەڵکەکەیان سەخیف کرد، فرسەت و هەلی ئینقلاب وەڕاپەڕینیان لێسەندن تا ئەوەی کە هیچ نەکەن بەرامبەر بە ڕژیمە سووریە، نەک ئەوەی کە شتێ بکەن، تا ئەوەی کە کورد هیچ پۆتانسیێڵە لە خۆی دروست نەکات، نە ئەوەی کە شتێ دروست کات. ئێستا تێ هەڵدریاک لە حەسەکە دانیشکیت مەئموریەتە مستەراو ئەدەی گەرەک تۆ خۆت بۆیتە ڕێ، تۆ ئەتوانی خۆت بۆیتە ڕێوە، تۆ خوێڕی
من متعسفانە وەکو شتێ بەرگە تاریخ بەناوە من ڕقەمی خوارگە تفت و تاڵیە دنیا بێرمە سەرە خۆم وەلێ من نایەڵم نەسڵە داهات و وەجیلە داهات و سەخیفێ وەکو ئێوە با قسەی گەورەی شنەفتوێت سات و سەودای گەورەی شنەوتوێت ئینسانێک ڕەساڵەتێ بۆ خۆی تاریف نەکاتەوە زندگی هەدەفێکی نەوێت چ دەلیلێکی هەست ڕۆژ لە دوای ڕۆژ هەڵەسێ چ دەلیلێکی هەست تۆ چ دەردێکە خۆی لەم دنیا وەختێ نە خیاڵت هەست نە سەودات هەست نە ئارەزوت هەست نە خۆت وە پیاگەزانی نە شکۆت هەست نە شان و شەوکەتت هەست نە شەخسیەتت هەست ئارو نەنگ نییە هەرچی تێ هەڵدریاکتری زیاتر حەز بۆ خۆتەکەی بۆیە حەزەکەی بڕۆیتە ناو یەکتری ئێوە حەز ناکەن بڕۆنە مەجلسە گەورەکان من حازرم قەسەم خۆم ئەکسەریەتە ئێوەمانان لە هیچ مەجلسێکا دانەنیشکن چوار پیاوی گەورەی تیاوێ کە بە زوانێکی تر قسە بکە دەمتانە پێچێت و یەکە دائیمەن حەز ئەکەن لە ناو یەک مشت سەخیفە ئەون وەکو خۆتان کێ وای پەیمان کرد کێ وای پەیمان کرد ئیستا زانیت کوشتن وە فیشەک نییە ئارزووەکانە مردمێ بکوژە چیرۆکەکانە مردمێ بکوژە مێژووی مردمێ بکوژە مردمە مردەکە دەی مەسەڵەن ئیستا 50 ملیۆن وانە سەرم گۆی زەمینە چیتان کردگە چه ئەهەمیەتێکتان هەست بێجگە لەمەی کە پڵاو خۆرشت فراخۆن مستەرا و فراڕۆن یەکێکتان واتیە ئەمڕۆ قامک درێژکا بێژە بۆ واتان کرد بە سووریە یەکێکتان واتیا بنەوێ لە گوێ کاورا چوار شەقیتی هەڵبا بێژە سەخیفە کوڕە سەخیف بۆ وات کرد ئەی چۆن وەختێ گەرەکتانە بڕۆنە دانشگا و وەختێ گەرەکتانە بێن بە ئوروپا نایژن غەیرە ممکنە و خراوە بۆ بڕێن ئوروپا داگیرکەین بۆ بڕێن بە وڵاتە کوفار بۆ ملی پێوە نێنتێن دەلیلی ئەوەسە لە ناوە ئێمەمانان مێژوویان کوشتەکە مێژووی درۆیان بۆ مەناوەکە چیرۆکیان کوشتەکە ئێمە فاقدە چیرۆکین چیرۆکێکە ئێمەسمان چیرۆکە سەخافەتە چیرۆکە شکەستە چیرۆکە حیزی و سەڵامەتیە چیرۆکە بۆرە پیاگیە ئێمە چیرۆکە گەورەمان نییە بڕۆن زەهنە خۆتان مرورکەن ئوروپایی بە بەهانەیە ڕساڵەتە گەیاندنە مەلەکوتە خوداوەند و مژدەی مەلەکوتە خوداوەند بە ئینسان دنیایان تاڵان کرد دنیایان کرد ئێمە ئەگەر 1400 ساڵ موسڵمان واینا مەشیایە بە بەهانەیە بەستە ئیسلام چون شەمشێر کێشە خاسیەکوین چون چەتەی خاسیەکوین مەشە ئێمە بڕۆینە بۆ پاریس مەشە ئێمە بڕۆینە بۆ ئەسپانیا و ئەندەلۆس مەشە ئێمە بڕۆینە تاڵانمان بکردایە بڕواینە ژنە چەرمەگمان بە هاوردای بخۆمان حەزمان بکردایەوە ژنە قژبۆر یعنی بۆ من تعجبە چۆن ناوێت و سوال بۆ ئێوە چۆن ئێمە لە درێژاییە ئەم مێژوە پیاگێکمانتیانەوگە ژنێکمانتیانەوگە حەزوە دانەیە ژنە بۆر بکە یەکێدا نەنیشکە چیرۆکی بۆ تۆ تعریف کاتۆ لە سەرزەمین عەجایب ئەلیس لە سەرزەمین عەجایب مارکۆ پۆلۆ تا جوانێک 10 ساڵەیە 15 ساڵەیەک لە ناو مشکیا پندارێ دابنێت تا سەفەر بکە بۆ کوڕەکانە ئێمە ئێستا ئەو 10-15 ساڵیان گشتیان وە ملتێن بەرەو ئوروپا چون ئێستا تەلەڤیزیۆنە ماهوارە هەز ئوروپا وێنێ چۆن ئەو وەختە 4 نەفەر سەفەری نەکردگە بێت و داستان تعریف کاتەوە بۆ خەڵکە لادێکەی و عەشیرەکەی جوانەکان گەرەکیان وێ بیابان بوێنن کەویر و سەحرا بوێنن دەریا بوێنن گەرەکیانوە ئینسانهایەکی تر بوێنن ڕەشن ئینسانهایەکی تر بوێنن بۆرن
چۆن دڵیان پێوە نییە شار بوێنن 200,000 نەفەر جەمعیەتی واتیە؟ چۆن فکریان کردگە فقط ئامین ژنە حەزیان نەکردگە مەسەڵەن ویکتۆریایش بوێنن؟ یعنی کاورا هەڵەگەڕێت و من حەز بە سەرمایەداری یەکەم دێت و حەز وە سەرمایەداریەکەی هیچی حاڵیتە لە سەرمایەداری من بەرژەوەندی خۆم دێت و ئەزانی بەرژەوەندی چییە؟ کورە کاشکایەوە بتانزانیە بەرژەوەندی چییە؟ کاشکایە ئێوە بۆ بەرژەوەندیەکانتان شەڕتان بکردایە؟ کاشکایە ئێوە ئەوەنە جورئەتتان تیاوایە ماجەراجوویتان بکردایە؟ ئێوە ئینسانە بچووک دروزەکەن، ئێوە ئینسانە سەخیف دروزەکەن. پس هەر بەدەم ڕێگاوە قسەی سیاسی کردن داستانە ئەوە بوو من حەیرەت ئەەکەم لە ناو ئەم مردمە خائین و خادم معنای نییە. کاورە هەر بێشەرەفیەکەکە ناوێنێ سیاست زۆر حەکیمانە بوو. چی زۆر حەکیمانە بوو؟ خوێڕی چی حەکیمانە بوو؟ تۆ ڕوت هەست داستانە خۆت تعریفکەیتەوە بۆ خەڵکی واقعاً؟ ئیستا فکر کە چواردانە بیانی تێن لە لات و دانیشتنێژن 2 چیرۆک لە وڵاتە خۆت 2 قارەمان لە وڵاتە خۆت ناو بووە. کێ ناوەوەی؟ نادیا مراد دانەیەکی کوژیاگە پشتە بەردێک کێ ناوەوەی؟ کریستۆف کۆلۆمب هەست؟ مارکۆپلۆت هەست؟ ناوەی کە حەملە بکەینە خۆمانە نەگەرەکمە بزانی مەرگە مردمێک یعنی چی؟ ئیستا زانیت کورد بوون دەمە قۆپان نییە و زوان نییە؟ لە ناو مردمێکە زندگیکە قارەمانی نەوێت، شکۆی نەوێت، خۆی وە گەورە نەزانیت، کورە شەهوەتی نەوێت، تەماع گەورەی نەوێت. چین ئێوە؟ گشتان سۆفین وانە ناوە تەسکیەی نەفسە، زاهدە خەڵوەت نشینن، ڕەبەنە سگوشن. چین ئێوە؟ ئێمە لەم داستانەی کە من تعریفم کردو بۆ ئێوە پەی بە یەک شتەون. ئێستا زانی بۆ کۆمەڵاو بۆ دروزەکەن، بۆ دموکراتت بۆ دروزەکەن، بۆ قازی محەممەدە بۆ دروزەکەن، ئێستا ئەزانی بۆ پەکەکەت بۆ دروزەکەن، بۆ ساپۆرتیانەکەن، بۆ جێگە و پێگایان پێدەن. ئەزانی بۆ تا لە تۆ ئینسانە سەخیف دروستکات، تا لە تۆ ئینسانە بچووک دروستکات، بێمەسئولیەت دروستکات. ئیسە دیت تۆ 1400 ساڵە موسڵمان نەوگی، ئیمکانی نییە تۆ 1400 ساڵە موسڵمان بوایدا 10,000 شەڕکەرە تاڵانکەرە ئەهەنارد بۆ ئەندەلوس. ئەمانە ئەڕووین تاڵانیانە کرد و ئەهاتنەوە، ژینیانە هاوردە و پولیانە هاوردە و تەڵایانە هاوردە و ئەورێشمیانە هاوردەوە. بعد ئەمانە ئەوە چیرۆکە وە داستانە فەتح و فتوح حەماسە و ئەمانە سینە بە سینە هات با بزانن چیرۆک ئەفسانە نووسینی نەگەرەکە، گشت کەسێ حەفزیەکات. ئەفسانە لە هیچ کوێی دنیا نەنووسیاگەسەوە، گشتی سینەوە سینە هات کە لەم دەورانە متەئەخرە نووسیاگە. نووسین هەنە کارە ماڵیاتی و دەفاتر حکوومەتی و مالکیەتی بووگە. ئێمەیە کورد 300 ساڵە لە ئەسڵە خۆمان کەوتگین، بنە خۆمان نازانی، مێژووی خۆمان نازانی، چیرۆک و داستانمان نەماگە، قەهرەمانمان نەماگە. 300 ساڵە سەخیفمان بۆ دروزەکەن. خانیە لە بزەڕین، خانە لە بزەڕینە حیز دانیشکە بێت سەفەوی شاعەباس بیخوا، ئەو نەیتوانی گە بڕوا ئەسفەهان تاڵانکە. ئەو وێسیاگە شعباز بێت تەجاوز بکاوە ژنەکانە ئەم نەڕووگە ئەسفەهان تەجاوز بکاوە ژنەکانەوە. من ناژم ئەم تاریخە دروست نییە ها،
بەمە سابت ئەوێ دروست نییە دەی ئەگەر ئەم مەردەمە گشتی سوارە ئەسپوگە و سوار کاروگە و شاسوواروگە و شمشێر کێشوگە و تاڵان کەروگە چۆن حملەی نەکردگە ئەسفان تاڵانکە چۆن 100,000 کەنیزیان نهاورگە سەم سەرزەمینە دە دەورانێکە کە لەم جیهانە بەردەداری باوگە هەر کەسیان و ئەسیری گرکە لە شەڕ بەعنوانە بەردە فرۆشتگیانە وەختێ تۆ وردە نوارگتە ئەمە ئەوێنی تۆ دەستکاری کریاگی ناکرێت و گشتی پەخمەوێ ناکرێت 4-5 ملیۆن کورد پەخمەوێ ناکرێ گشتی ئەحمەقوێ ناکرێ گشتی سەخیف و ترسە زاوروێ ناکرێ من ئومیدوارم لەم دەورانە تەحوڵێ گەورەیەک دروستکەین نەسڵە جەدیدمان بە سات و سەودا و بە خیاڵ گەورەکەین تا بەرزەفڕ وێت بەرزەفڕ تا معنای بەرزەفڕی بفامن بەرزەفڕی ئەوە نییە کلاشنکۆفی بگریتە دەسە بڕۆی لە پشتە بەردێکە وەکو ورچ بیتە ئەو شاخانە خۆت بشاریتەوە بەرزەفڕی ئەمەسە سەودای گەورەت بوێ بۆ ڕۆیتەوە کەژوکیەوە ناوە و بەردانە بێ بڕۆتارە بێ بڕۆ ئەستەمبوڵ بێ بڕۆ بەغا تۆ بەرزەفڕی چنگە داگەسە و کەژانە کەس نایێتە ئەوێ دەوڵەتە تورکیە نییە لە قەندیلە دەوڵەتە تورکیە وا لە ناو شارەکانە دیاربەکرا ماردینە وا لە ناو ئەستەمبوڵە وا لە ناو ئەنکارە دەوڵەتە ئێران وا لە سنە وا لە کرماشان وا لە ورمێ وا لە مەهاباد نێ لە قەندیل فقە و بەراز پێیاڕوە دایەوە خۆش